ئای سڵاو بێ لە کاکۆسرە پاڵ پشتە بۆ ئاژاواران ئای بازای و بوێری ناوی چۆتە سەر زاران کاکۆسرە ڕەسوور عەلی خۆزگەت بە جاری زاران کورد پیاوی ئاوای هەیە ناوی چۆتە گشعران سەرکردەی وای تێدانیا هەموو سوپای پازاران هەموو سوپای پازاران ئای سڵاو بێ لە کاکۆسرە دەزانی چەند مەزنەوە ئای زەی فەخر و شەعنازیەم ئەوە سەرکردەی منەم لە سایەی پیاوی وایە داهاتوومان ڕۆشنە لە کوردستان پیرۆز بێ ئەو هەموو سەرکەوتنە ئیتر کاتی تەبعی و برایی و یەکگرتنە چاوی ئەو کەسە شوێر بێ بە کوردستان دوژمنە هەزار نەعلەتی لێبێ هەر قابل بە مرێدنە ڕابەر سەبع منتک برای عزیزی منە ڕەوەن سەبع منتک چەند لەسەر خۆ هەیە منە چەند لەسەر خۆ هەیە منە کۆسرە ڕەسوور عەلی جێگای فەخر و شانەعزی بەرامبەر بە ناهەقی هەموو دەمێ ناڕازی لە سایەی کاکۆسرەتە دەژین بە سەرفرازی لە کاکۆسرەتی جوانە فەرماندەی سەربازی وەک کاکۆسرەتی نەبوون هیتلەر و سوپای نازی بەدڵ و ژیان خۆشمان دەوێ سلااو لە بابی دەربازی وایە تەمەند درێژ بێ بژی بە کەیف سازی چەند ساڵە خەبات دەکا ئەوەی ڕاز و نیازی چاک دەزانم کاکۆسرەت ئاوان بەوەی دەخوازی کوردیش وەکو میلەتان بگاتن بە مرازی زەی فەخر و شەعنازیە بابی شەهید ڕێبازی ڕابەر سەبع مندک نەیبینم بە بێنازی ڕەوەن سەبع مندک شەر دەدەیڵێم مەشازی بێ بەڵا بێ ڕەنجە باڵێم نەبی ناڕازی ڕێبەر سەبع مندک یاڵە بیدەیە غازی ئای سڵاو بێ لە کاکۆسرە خوا دەست بگرێ بە باواڵی ئای بۆ کورد و بۆ کوردستان بمێنێ تا سەد ساڵی لەو خودایم داوایە جێگای نەبینم خاڵی لە پێناوی ئەم خاکەی زۆری کێشاوە تاڵی بە سام و بە هەیبەتە وەکو ڕۆستە بیزاڵی بەخوای هەر کاکۆسرە و دۆژمنی ڕادە ماڵی خوایە هەر سەلامەت بێ خۆی و ماڵ و منداڵی بۆ کورد و بۆ کوردستان بۆ تەمای خۆشحاڵی بێ بەڵا بێ ڕابەر بەو بەندەی دەستمە پاڵی ڕەوەن سەبع مندک بیبینم بە خۆشحاڵی هەر بە یادی کاکشوانی دژی تا هەزار ساڵی شوان ماری مارانی دوورە بۆ ناوێ حاڵی ئاری بەلا شاوەی فایەدار بێ خوایە بەو بەندەی دەستمە پاڵی بۆ ئاری بەلا شاوەی خوایە لە شعری دابێ خۆی و ماڵ و منداڵی خوایە لە شعری دابێ بە دوور بێتن لە تاڵی قەتی نەبینێ تاڵی کورد و بۆ کوردستان کاکۆسرە زۆر مهمە سڵاو بێ لە کاکۆسرەت زانە و دانە و عەشیمە وەسفی ئازایی ناکات بیڵێم مەزار کەلیمە بۆ شەڕ لەگەڵ دوژمنان پشتمان بەوی قایمە
بێباگو لە تەیارە و لە دەبابە و ڕازیمە بەس لەبەر کاکۆسرەتیم تا لەمرم یەکێتیمە خۆم بەخۆشحاڵ نەزانم بڵێم پێشمەرگەویمە بەندەی دیارگوستانیم ئەو بەندانەی تەقدیمە بۆ دیارگوستانی دەیناسی چەند مهمە شوانبانی مارانی لەعنادەم لەو تایمە ڕەمزە دەستوری لایە بەدڵ و ژیان چووکەویمە جیان خۆشم نەوێ بە یادی کاکۆسرەتە هەزار سڵاوی لێبێ هیوای گەل و میلەتە بۆ کورد و بۆ کوردستان هەردەم ماندی و شەکەتە بۆ شەڕ لەگەڵ دوژمنان ماشەڵڵا بە هەیبەتە هەموو شایەدی دەڵم چەند ئازا و بدیمەتە لەو خودایم داوایە بۆ خۆی خاوەن قودرەتە لە کاکۆسرەتی دوور بێ هەرچی بەڵای نەکبەتە قوربانی کاکۆسرەت بێ هەرچی ماڵ و سەروەتە حەزم دەکرد یادی کەم هەتا ماوم دەرفەتە بۆ شوانبانی مارانی بەندەی وا لە خزمەتە ڕابەر سەبع منطق بە سام و بە هەیبەتە بۆ دیارگوستانی ئەو بەندانم تایبەتە دۆستی من و ئاریە ئێستا وا لە سەرخەتە بەڕێبەری هەر دەڵێم ئەشهەدوو بە هەیبەتە بەڕێبەری هەر دەڵێم